بینەرانی کورسا نیوز لە هەرجەیەکان سڵاوێکی گەرمتان لێبێت لە ستۆدیۆی 129 هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەگەڵتانین بۆ قسە و باس و ناساندنی یەکێکی تر لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئەویش بەڕێز نەژاد عەبدوڵڵا محەممەد کە ناسراو بە نەژادی پەروەردەیە. کاک نەژاد زۆر بەخێر بیت. زۆر سپاس. کاک نەژاد، سەرەتا ئەمەوێت لە ناساندنی خۆتەوە، یعنی بینەران و دەنگدەرانی بەڕێستان یانوێت زیاتر ئاشنا بن بە بەڕێستان، ژمارەی کاندیدەکەت، ناویسیانی خۆت، ئەمانەیە هەنێشت لەبارەی بەڕێستە بزانین. دەستان خۆش. من نەژاد عەبدوڵڵا محەممەد کاندیدی ژمارە 40 لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. ساڵی 1970 لە شارچکەی دوکان لەدایک بووم. ماشەڵڵا گەنجی. بەڵێ. دواتر بەهۆی ڕاگواستنی گوندەکانی ئەو سنوورە و قەزای دوکانیشەوە هاتوونێتە پیرەمەگرون، دواتر هاتوونتە سلێمانی. لە ساڵی 92 دانیشتووی سلێمانیم. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی و زانکۆشم هەر لە سلێمانی تەواو کردووە بە پلەی زۆر باش. 9 ساڵ پێشمەرگە بووم لە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر باش. ساڵێک لێپرساوی ژمێریاری بووم لە ناوەندی دەرەوەیەکی نیشتیمانی کوردستان. ماوەی 13 ساڵە لە پەروەردەم 10 ساڵ لێپرساوی خۆیەتی میلاشی پەروەردەی سلێمانی بووم. ساڵێکە یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیم. جگە لەم کارانێک کە کردومە حتمما دوای دەوامیش کاری مامۆسایەتیم کردووە. چەند ساڵێک لە قوتابخانەی مەڵۆ لە پەیمانگای فام وەکو مامۆستا کارم کردووە. لە ڕوڕێخستنەوە ئەندامی کۆمیتەم لە کۆمیتەی حوتی کارە زۆشک. ماندوو نەبیت کاک. زۆر سپاس. بەڕاستی هەک بەکەت پڕ و بە خزمەتە. یعنی من ئەمەوێت بزانم بۆچی ئەتێبی بە ئەندامی پەرلەمان، چی ئەەکەی لە پەرلەمان؟ دەستان خۆش بێت. دیارە پەرلەمان جیهەتێکی تەشریعیە، هەموو یاسایە کە دەرەچێت لە پەرلەمانەوە دەرەچێت و هەموو ئەو کەسانی کە لەوێ نوێنەری خەڵکن بە دەنگی خەڵکە چنە ئەوێ ئەبێ ئەو یاسانێک کە دەرەکرێت بۆ بەرژەوەندی خەڵک بێ و بەرژەوەندی تاک بە تاچی کۆمەڵگەی تیاڕەچاو بکرێ. ئێمە وەکو کادریشی پەروەردەیی کە دەچینە پەرلەمان ئاماژمانە هەموو ئەو پرۆژە یاسانەی کە دەرەچێت کە تایبەتە بە مامۆستایان و قوتابیان و خوێندکاران لە بەرژەوەندی ئەواندا بێت و بۆ خزمەتی ئەوان بێت و بۆ پاڵپشتی ئەوان بێت و بۆ پاراستنی مافەکانی ئەوان بێت. زۆر باشە. کاک نەژادی پەروەردە، تۆ بە نەژادی پەروەردە ناسراوی. بەڵێ. ساڵانێکی زۆر نزیکەی 13 ساڵ بۆ 14 ساڵێک پێم وابێت لە پەروەردەیە کارە کردو و ئێستا خۆش ئاماژەت پێکرد. ئەتەوێت چی بکەی لە بواری پەروەردەیە؟ هەکبەی تۆ چیە لە بواری پەروەردەیە؟ بەڵێ. دیارە پەروەردە زۆر فراوانە و هەموو کایەکانی کۆمەڵگە ڕەتی بە پەروەردەوە هەیە و هەموو تاکەکانی کۆمەڵگە لە پەروەردەوە دروستە بن. ئەتوانین بڵێن پەروەردە کارگەی پەروەردەکردنی تاکە. ئێمە ئەمانەوێ تاکێکی تەندروست بەرەو کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بدەین. ئێمە لە پەرلەمانی کوردستان لە پێنجخولی پێشووە ئەوانەی کە لە لیژنەی پەروەردەیە بوون کەسانێک نەبوون زۆر لە ناو خەم و ئازارەکانی مامۆستا و فەرمانبەر و قوتابی و خوێندکار و توێژەری کۆمەڵایەتی و سەرپەرشتیاران و کارگوزار و پاسەوان و باخەوانی پەروەردە بێتن. بۆیە چەند ساڵێکی کەم کاریان کردو لە پەروەردە یاخود زۆر دەمێک بۆ لە پەروەردە دابڕاون. ئێمە ئەتوانین بڵێن لە بیدایەتی کارکردنمانەوە لە ناو سلکی مەدەنیە کە لە پەروەردەوە دەستمان پێ کرد لە خەم و ئازارەکانی مامۆستایان تێگەیشتین، لە خەم و ئازارەکانی قوتابیان و خوێندکاران تێگەیشتین، لە خەم و ئازارەکانی دایک و باوک و هەموو ئەو کارمەند و فەرمانبەرانەی کە چ لە قوتابخانە و خوێندنگەکانن یاخود لە ناو دیوانی پەروەردەکانن و هەموو سەرپەرشتیاران و هەموو ڕێنماییکاران و هەموو فەرمانبەرەکانی ترکە لە پەروەردەیە کار دەکەن لە بەشەکانی دەروی پەروەردن تێگەیشتین لەوەی کە پەروەردە چی پێویستە و پەروەردە ئەبێت چۆن هەنگاو بنێ و چەند ئەو کەسانەی کە پارێزگاری لە پەروەردە ئەکەن و بەرژەوەندیەکانی پەروەردەکاران و مامۆستایانە پارێزن. بۆیە ئێمە کۆمەڵێک بەرنامەی خۆمان هەیە بە ئومێدی خوای گەورە و بە ئومێدی ئەوەی کە مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە کاندیدی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بۆ پەرلەمان ئەو کەسە بێ کە بەردەوام لەگەڵیان بووە. سوپاسی متمانەیانەکەین ئەگەر پێمان بدەن هەموو ئەو کارانێکی ئەیکین بۆ خزمەت و بۆ بەرژەوەندی ئەوانە بێت. پێ وایە بابەتی سیاسی و کاری سیاسی کاریگەری
خراپ و نێگەتیڤی لەسەر بواری پەروەردە بە تایبەتی ئەم سنوورە بەجێهێشت بێت وەکو سەرجەم سێکتەرەکانی کە چەوسێنراوەتەوە لە ژێر حکمی تاکڕەوی دەسەڵاتێکی خۆسەپێن ینی پێتان وایە ئەم کاریگەریانە لەسەر پەروەردەش دەرکەوتووە و کاریگەری زەق بووە و خوێنکاران باجیان ناوە بەڵێ بێگومان دیارە لە 10 ساڵی ڕابردوودا مامۆستایان و خوێندکاران خۆیان زۆر باشەوە ئەزانن کە پەروەردە چ کورزێکی گەورەی بەرکەوتووە هەم لە ڕووی قەیرانی داراییەوە هەم بەهۆی شەڕی داعشەوە و هەم بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەم بەهۆی ئەو ناداتپەروەریە کە هەبوو و ئەو جیاکارێکی لە بینی ئەم شار و ئەو شارە ئەکرا و هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە دەڤەری ئەو لە باشتر بەکار ئەهێنرا و باشتر ممارەسە ئەکرا و لێرە ڕێگری بۆ دروست ئەکرا و لێرە تووشی ئاستەنجی ئەبووە ئەمە خۆی لە خۆیان ئەوە سەدمێنێک کە ئێمە پێویستە لە ناو پەروەردەیە جارێکی تر یەکێتی بە خۆیان بڕاتەوە هەموو ئەو کادرە پەروەردانەی کە لێرە کارەکەن و یاخود ئەو کادرە پەروەردانەی کە لێرە دەچنە هەولێر لە وەزارەتن یاخود لە پەرلەمانن زیاتر گرنگی پێ بدرێ لەبەرەوەی یەکێتی نیشتمانی کوردستان هەل لە دروستبوونیەوە لە زمانی شاخەوە هەتاوەکو شار زۆر گرنگی بە بواری پەروەردەداوە ئێمە لە شاخە قوتابخانە و خوێندنگەمان هەبووە و چەندین مامۆستای شەهیدمان هەیە هەموو ئەمانە ئەوە دەرەخات کە یەکێتی زۆر بە گرنگیەوە سەری پەروەردەی کردووە ئێستاش پێویستە کە جارێکی تر ئاوڕێکی جدی لە پەروەردە و پەروەردەکاران بداتەوە زۆر باشە کەواتە ئەمە هەرچی پلانی بەڕێستانە بۆ و پێشنیاری بەڕێزیشتانە بۆ بابەتی پەروەردە و بۆ بابەتی هەڵبژاردن پلان و بەرنامەی یەکێتی چییە بۆ خزمەتکردن بە تایبەتی لە سێکتەری پەروەردەیە ئەوەی کە بەڕێستان ڕاست پێرابن ئەوەی کە بەڕێستان هەڵگری پەیامی یەکێتین بۆ ئەوەی کە بۆ دەنگدەرانی خۆتی ڕوونکەیتەوە کە یەکێتی ئێوێ چی بکات بەڵێ دەستان خۆش بێ دیارە پەیام و پلانی یەکێتی ڕوونە کە کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێنێنێ دەسەڵاتی خۆرەخاری هێنێ هەموو ئەو چەند ساڵی پێشوو کە حکومت لە دەستی یەکێتیان نەبووە دیار بوو کە خزمەت گوزاری لەم ناوچەیە چەند بەرەو دواوە ڕۆیشتووە و ئەو کاتێک کە لە دەسەڵاتی یەکێتیدا بووە بە تایبەتی خودی سەرۆکایەتی حکومت کە یەکێتی چەندێک خزمەتی ئەم ناوچەی کردووە لە گەنجان لە لاوان لە ڕۆشنبیریان لە مامۆستایان لە فەرمانبەران لە کاسبکاران بۆیە بۆ ئەم هەڵبژاردنە یەکێتی پلان و بەرنامێکی زۆر باشی داناوە لە هەموو کایەکاندا کە خزمەت بکات و کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێن بێنێ کۆتایی بە حکمی خۆرەخکاری بێنێ و کۆتایی بە ئەو جۆرە لە تەعاملکردنە بێنێ کە تەعاملکردنێکی ئەمنیانەیە لەگەڵ ئەم سنوورە ئەکرێ بەداخەوە ومێدمان زۆرە و پلان و بەرنامەمان زۆرە دیارە ناکرێمە پلانەکان باسکەین ئێستا پێ وایە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ینی یەکێتی هەوڵێکی زۆری بۆ بابەتی سێکتەری پەروەردەدا و خزمەتێکی زۆری بە خوێنکاران کرد هەر لە بابەتی بەشە ناوخۆیەکان گەیاندنی دەستی هاوکاری بۆ بەشە ناوخۆیەکان دەرماڵی خوێنکانە لەلایەک و دابینکردنی پێداویستی قوتابخانەکان کردنەوەی قوتابخانە ینی زۆرێک لەم بابەتانی کردووە بۆ خزمەتی سێکتەری پەروەردە ئێستا کاتی ئەوە هاتووە کە هەم دای بابان واتە دایک و باوکی خوێنکاران و هەم ئەو خوێنکارانی کە لە ڕابردووە خزمەت کراون و ئێستا شمولی دەنگدانەکان ئەتوانن بڕۆن لە پرۆسەکەدا بەشدار بن ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئەم چاکەیە بنەوە و ئەو گلێ و گازندانی کە ڕابردوو وەک خۆتەڵی لە دەسەڵاتێکی خۆسەپێن هەیان بووە ئێستا بڕۆن دەنجی خۆیان بن و چاکەی خۆیان بنەوە بە حیزبەکەی خۆیان من داوان لێکم لە دایک و باوکی قوتابیان و خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەران سەرێکی ڕابردوومان بکەن هەم وەکو کاندیدی ژمارە 40 هەم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە چه خزمەتێکی بواری پەروەردەمان کردووە کە ئەوەی حکومت نەیتوانی و بکە ئێمە کردومانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی دابینکردنی پێداویستەکانی خوێندن بووە لە دابینکردنی تەکنۆلۆژیا بووە بەدەر لە هەموو کارێکی فەرمی کە ئەوە کاری ئەوانیش نەبووە بەڵام لەبەرەوەی حکومت لەم دەڤەرە و لەم ناوچەیە وەکو پێویست ئاوڕێ لە پەروەردە نەداوەتەوە خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوون بەدەممانەوە سەرمایەداران ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەس و کاری قوتابی خوێندکاران ئەمە هەموو هاوکاری یەک بووین پشتیوانی یەک بووین و پردێکی پەیوەندی بووین لە نێوان خۆمان و کەس و کاری خوێندکاراندا بۆیە داوان لێکم وجدانی خۆیان ئاسوود دەکەن بڕۆن بەرەو سندوقی دەنگدان و کاندیدی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن زۆر باشە پێ وایە کە یەکێتی ئەم دەسەڵاتە وەرگێتەوە و دەسەڵاتی ڕهای بکەوێتە دەست ئەتوانێت ئەو فەراخانە پڕکاتەوە یاخود ئەو خزمەتانە بە تەواوەتی بگەێنێت کە وەک خۆت ئاماژەت پێکرد دەسەڵاتێکی ئەسکەری نەیەڵاوە خزمەتەکان بە یەکسانی بگاتە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دەڤەرەکانی گەرمیان و ڕاپەڕین و ئەم ناوچانی کە
خۆت ئاماژت پێکرد دژایەت یەکران. کاک بەزات خەڵک زۆر وشیارە و زۆر باش لەوە تێگەیشتووە ئەو کاتێککە دەسەڵات دەستیەکی تیا بووە چەندێک خزمەتی ئەم ناوچەی کردووە و خەڵک ئۆپۆزیسیۆنی تاقی کردەوە بە تایبەتی لە سنووری سلێمانی کە ئۆپۆزیسیۆن بەو هەموو ژمارە کورسیەوە نەیتوانی کەمێک لە خەمەکانی خەڵکیش کەم کاتەوە نەک خزمەتیان بکە و ئەوەی کە بەدەستیان هێنا بۆ شخصی خۆیان بوو نەک بۆ میلەت بوو بۆیە ئێستا خەڵک باش لەوە تێگەیشتووە لە هەر سەردەمێکدا یەکێتی دەسەڵاتی هەبوو بێت سەردەمی خۆشگوزارانی خەڵک بووە بۆیە بۆ ئێستاش ومێدمان وایە کە یەکێتی بە خۆشحاڵیەوە خاوەنی یەک پەیامە خاوەنی یەک سەرۆکە خاوەنی یەک دیالۆکە خاوەنی یەک بڕیارە بۆیە خەڵکیش توینوی ئەمە بوو یەکێتی چۆتەوە یەکێتیەکەی ساڵی هەشتاکان وڵا خۆ باسی ئەوەت کرد کاک نەژاد باسی بابەتی ئۆپۆزیسیۆن و ئەم بابەتانە لەگەڵ باسی ئۆپۆزیسیۆنەکەن دژە دەسەڵات و خۆپشاندان و سەرکەوتنە سەر شەپۆلی ناڕەزایەتیەکان ینی زۆر کەس هەبووە هەر یەکێتیش بووە بەڵام گلەی لە یەکێتی هەبووە بەڵام لایەنێکیکە هاتووە چۆتە سەر شەپۆلی ناڕەزایەتیەکان و کردوێتی بەدەستکەوتی خۆی پێدوایە ئەو یەکێتیانی کە ناڕەزایەتیان هەبوو لە یەکێتەکەی خۆیان دابڕن ئێستا یەکێتی بەو گڕوتینەوە هاتوۆتەوە مەدان و پشت و پەنای دەنگدەرانی خۆیەتی پێتان وایە ئەم جارە هەکبەی یەکێتی چۆن دەبێت و ئەم گڕوتینە چۆن ئێوە یەنەوە بە دەنگدەرانی خۆتان بەیە گوشە جواب تێمەوە کۆتایی پێهێنین زۆر باش دەستخۆش کەواتە کۆتایی بەم پاوانخوازیایە نەنێ بەڵێ بێگومان زۆر باشە باسی بابەتی بانگەشە بکەین چۆن بانگەشەی خۆتانەکان پێتان باشە چۆن بانگەشە بکرێت و دواتری ژێنە سەر ئەو بابەتانی کە خڕوخاتەکرێت ئێمە هەمیشەیەکی نیشتمانی کوردستان کە حیزبێکی دیموکراسی بووە حەزمان لە بانگەشەیەکی ئارامە حەزمان لە پشێوی و ئاڵۆزی و هەڵکوتانە سەر ئەم بارەگا و ئەو حیزب و ئەوە نییە ئەم دوکانی سیاسی چی ئەڵێ چی ناڵێ ئاڕی بۆ نادینەوە و هەر کەسێکی تریش بیوێ ئەرقەلەمان بۆ دروستکە ڕوبەڕووی یاسایەکەینەوە و بڕوامان بە یاسایە و بە سەروەری یاسایە بۆیە هیچ کاتێک هێزمان بەکار نهێناوە بۆ هەڵکوتانە سەر هیچ کەسێک و هیچ بارەگایەکی حیزبی هەمیشە کێشەکانمان بە دیموکراسیانە و بە گفتوگویان و لەسەر مێزی گفتوگۆ حەل کردووە ئێستاش بۆ ئەم بانگەشەیە پێمان خۆشە بانگەشەیەکی ئارام بێت ئەم فترەیە لەگەڵ کۆمەڵانی خەڵکدا بە ئەو پەڕی ئارامیەوە بتوانین بەرەو سنووقی دەنگدان بڕۆین و کۆتایی بە ئەو دەسەڵاتە خۆسە پێ نەبێنین زۆر باشە کاک نەژاد دواپەیامی خۆت بۆ دەنگدەرانی خۆت بۆ هاوڵاتیان بۆ لایەنگرانی یەکێتی چی ئەبێت جارێکی دیکەش پێم خۆشە هەم ژمارە چلەکەی خۆ و دووبارەکەیتەوە و هەمیش چی و هەیە بۆ دەنگدەرانی خۆ چۆن داوایان لێکی دواپەیامی خۆ بڵیت من داوا لە هەموو ئەو بەڕێزانە ئەەکەم کە نەژادی عەمید عەبدوڵڵا ناسن هەم مێژوو خەباتی باوکی ڕەحمەتیم باش ئەزانن و هەم کاری من لە پەروەردە و لە دەروی پەروەردەش باش ئەزانن کە چیمان کردووە بۆ خزمەتی خەڵک و بۆ مامۆستایان و فەرمانبەران و بۆ گەنجان و لاوان بۆ کەسوکاری پێشمەرگە و شەهید و کەمەندامانی سەنگەر بۆ پێشمەرگە قارەمانەکان هەمیشە ئێمە لەناو ئەو بەڕێزانە بووین بە پێشمەرگە و بە کەسوکاری شەهید و بە کەسوکاری ئەنفالکرا و چیمیابەرانەوە برانی پۆلیس و ئاسایش هەمیشە لە سەرخەت بووین لەگەڵیانە بۆ هەر کارێک کە بە ئێمە کرابێ هەم خۆم هەم بنەماڵەکەم بۆیە داوان لێ یەکەم کە ویژدانی خۆیان ئاسوود دەکەن کاندیدی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن ژمارە چلیان بیر نەچێت زۆر باشە نەژاد عەبدوڵڵا محەممەد ناسرااو بە نەژادی پەروەردە کاندیدی ژمارە چل سوپاس بۆ ئامادەبووندت هیوای سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز ناوڕێکی کورد و چانێکی کورد وەرەگرین دواتر لەگەڵ کاندیدێکی تری یەکێتی نیشتیمانی کوردستان ئادرێژە بە گفتوگۆکانمانە دەین تاوکات لەگەڵمان. دووبارە سڵاوتان لێبێت جاریشکە گەڕاینەوە لە بەرنامەی ئستۆدیۆی 129 هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ قسەواز لەگەڵ کاندیدێکی دیکەی بەڕێز کە بەڕێزیان خات و شاناس ڕەمزی ئیبراهیمە ناسرااو بە شاناس هیرانی زۆر بەخێر بێ خات و شاناس قسەباسمان لەگەڵ چەند کاندیدێکی بەڕێزی تر کرد لە بەشی یەکەمی پرۆگرامەکەیە و ئێستا پێمان خۆشە خات و شاناس خۆی بناسێنێت بزانین
خات و شاناز چییە دەنگدەرەکان دەنگ بە چێ بدەن خات و شاناز ژمارە چەنە ئەتوانی خۆ بناسێنی فەرموو. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو میوانداریە زۆر بەخێر و هەڵبژاردنتان باش. زۆر سپاس. من شاناز ڕەمزی ئیبراهیم ناسراوم بە شاناز سیرانی ئەندامی مەکتەبی شەهیدانم و هەروەها نووسەر و وەرجێڕ و چاڵاکوانم و خوشکی شەهید هاوار ڕەمزی هیرانیمە وەنەوەی شەهیدمان برامەوە هەروەها برازەی شەهید حەوێز هیرانیمە لە هەمان کاتدا من خاوەنی 25 کتێبی وەرجێڕدراوم خاوەنی سێ توێژینەوەم و خاوەنی دەیان و تاری سیاسی و فکری و ژنانم و هەروەها کارم کردووە لە واری سیاسەتی نێودەوڵەتی و ئیقلیمی و هەروەها لەسەر قەزیەی ژنیش دەیان وتار و کۆڕ و سیمینار و وانەوتنەوەم لە ئۆرگانە جیازیەکان کردووە و کاندیدم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان 129 لە بازنەی هەولێر ژمارەکەشم 63. زۆر باشە بە هیوای سەرکەوتن باسی کتێبەکانێکە لە ڕاستیە پێم وا بێت ئەخیر کتێبێت کە بڵاوت کردوێتەوە کتێبێکی زۆر بە پێزەکە باسێکی ئەوشم بۆ بکەی دوایی ئەمێ بزانم بۆچی خۆت هەڵبژارد و بۆچی ئەتەوێ بچیتە ناو پەرلەمانەوە چی لە هەکبەتا هەیە خات و شاناز چیەکە لە نێو پەرلەمانە چۆن قەناعەت بە دەنگدەرەکانە ئەەکەیت کە دەنگە پێبن چیان بۆ بکەیت چی بەڵێنێکە پێێتەوە. بەڵێ دیارە من سەرەتا ئەمەوێ وەکو حزب یەکێتی نیشتیمانی کوردستان و بەپێی ئەو پلان و بەرنامە و ستراتیژێکی حزبەکەم هەیەی بۆ خەڵک بە شێوێکی گشتیان بڵێم جەماوەری گەلی کوردستانەوە بۆ هەرێمی کوردستان هەیەی من خۆم لەوێ دۆزیەوە لەناو ئەو حزبەدا ئەتوانم چی بکەم و بۆچی من کاندیدم لەسەر حزبەکەی خۆم و لە سۆنگەی بڕوابوونێکی پتەوم بە بەرنامە و پلان و ستراتیژی حزبەکەم کە لە داهاتووچی بۆ خەڵکەکە ئەوە هەندێکی سەرەکی بوو و ئامانجی من بوو کە من بێم کاندید بم جگەلەوەی کە دیارە حزبەکەی من وەکو کەسوکاری شەهیدان و وەکو کەسێکی ڕۆشنبیر وەکو چاڵاکوانێک کە منی دەست نیشان کردووە بربژێری کردوم لەسەر لای خۆت استراتیژی حیزبەکەت ڕوونە. بەڵێ هاوڵاتیان و دەنگدەران ئەیانەوێت استراتیژی حیزبەکەی تۆ بزانن. بەڵێ ئەمێ بۆیان ڕوون بکەیتەوە. بەڵێ دیارە ئێمە لە دروشمەکەی کە ئێستا ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی ئێمە دروشمەکەمان بەرز کردوێتەوە ئێمە ئەمانەوێت چی بکەین لە ناو پەرلەمان ئەو جارە ئێمە ئەزانین ئەمانەوێت چەوتیەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان چاپکەین. زۆر لە هاوڵاتیان و پرسیارەکەن باشە خۆتان بەشداری حکومڕانی بوون ئاخۆ تەنها بەشدارێک بوون لە حکوومەتێکە کە دەسەڵات نەبووە نەتانتوانیەوە خزمەتکەن یاخود نەخێر بەشداریەکی ڕاستەقینەتان هەبوو. من ئەمەوێ ئەوە بەبینەران بڵێن و ئەوە بە جەماوەری گەلی کوردستان بڵێن ئێمە بەشدار بووین. بەشداربوون و هاوبەشبوون بەڕاستی دوشتی زۆر جیاوازن ئەبێ خەڵک بزانی هاوبەشی کردن تۆ ئەبێ لە هەموو بڕیارەکان هاوبەشبی لە هەموو کردەوەکان هاوبەشبی و لە ئاگاداری هەموو وردەکاریەکی هەموو کار و ساڵاتچەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵات و خزمەتەکانیش هەروەها یعنی تۆ ئەبێ شەریکێکی ڕاستەقینەبی بەڵام ئێمە شەریکێکی ڕاستەقینەنین ڕاستەکەی ئێمە لە بەرپرسیارەتی ڕناکەین و ئێمە بەشدار بووینە لەو حکوومەتە بەڵام ئایا ئێمە ئەپرسین ئەگەر بەشدار نەبووینە چی ئەبوو ئێمە ئەزمونێکی خراپی شەڕی ناو خۆمانەیە ئێمە ئەزمونێکی خراپی دوو ئیدارەیمانەیە ئایا ئەوە جگە لە زیان بە بەرژەوەندی خەڵکی کوردستان هیچ بەرهەمێکی تری هەبوو نەبوو بەڵام ئێمە کە بەردەوام بووین لە ناو حکوومەتدا بە ئامانجی ئەوەی کە گۆڕانکاریەک بکەین لە شێوازی حکومڕانی بەڵام بۆ ئێمە و وەکو حزب وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ خەڵکیش ڕوون بۆوە کە ئەم دەستەڵاتی ئێستا ئەم عقلیەتە و زیینەتەی ئێستا دەستەڵاتی لا ناوێ گۆڕانکاری بکە ئەوێ هەر بەو فۆرمە جارێکی تر درێژە بە شێوازی حکومڕانیدا بۆیە ئێمە دروشمی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیمان بەرز کردو ئێمانەوێ گۆڕانکاری بکەین لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا لە هەموو ڕوێکەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕێ پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە لە ڕێگەی دامەزراندنەوە لە هەموو ئەو سێکتەرانەی کە هەتا ئێستا کە بەڕاستی بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەی لەگەر هاوڵاتیانی کردیەوە ناوچە بۆ ناوچە شار بۆ شار قەزا بۆ قەزا ناحیە بۆ ناحیە ئێمە ئەزانین جیاوازیەکی زۆر هەیە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی داهاتەوە لە ڕووی هەموو ئەو شتانەی کە خەڵک ئێستا بە چاوی خۆی ئەبینی ئێمە بۆی ئەو دروشمەمان بەرز کردووە ئەمانەوێ بەڕاستی بە خەڵک بڵێن ئێستا کاتی گۆڕانکاری جددیە ئایا بەردەوام بینەوە پێتان وایە ئەگەر دەنگدەران ئەم جارە بەپی خواست و دڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە زۆر گەشت بینن ئێوە ئەتوانن لە حکومڕانیە قەرەبووی ئەم هەموو نەهامەتی و ئەم هەموو نادات پەروەریە بکەنەوە کە
ڕاستی بەرامبەر ئەم ناوچانەکەەوە. ئێمە لێرەوە بە دەنگدەرەکانمان بە هەموو خەڵکی کوردستانە دێ ئێمە هەوڵ دەدەین هەموو ئەو هەڵانەی کە لە ڕابردوو کراوە ڕاستە دیسان ئێڵۆمە ئێمە بەشدار بووینە بەڵام ئێمە هاو بەش نەبووینە ئێمە ئەمانەوێ لانی کەم بەشێکی ئەو هەڵانە چاک بکەینەوە ئێمە ئەمانەوێ ژیانی خەڵک بگۆڕین ئێمە ئەمانەوێ جیاوازی نەمینە ئێمە ئەمانەوێ هەموو هاوڵاتیان بە یەک چاو سیرکەن و جگە لەوانەش بەڕاستی ئەمانەوێ باڵانسی هێز جارێکی تر ڕاست بکەینەوە ئێمە ئەزانین لە دەرئەنجامی خواردبوونی باڵانسی هێز ئێستا حکومڕانی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی خراپ ڕۆیە حزبێک تاکڕەوانە دەستەڵاتی لە دەستا و حکومی ئەم هەرێمە ئەکا کە جگە لە بەرژەوەندی حزبی خۆی هیچ بەرژەوەندی لە هاوڵاتیان و نەیت حزب لایەنێکی سیاسی لەبەرچاو ناگرێت دوجاریش هاوڵاتیان باجە گەورەکێ ئێستەوە داوا لە هاوڵاتیانەکەن دەنگتان پێ بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی دەسەڵات بێگومان ئێمە داوا لە خەڵکی خۆمانەکەین ئەو جارە هەلێکی تر بدەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە نیەتی گۆڕانکاری ڕیشەیی هەیە لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئێمە هەمومان نەزانین لە ساڵانی ڕابردوودا لەبەر ئەو سۆرینە و کەمینێکە لەناو پەرلەمان هەبوو ئێمە نەمانتوانیوە زۆربەی پرۆژە یان یاساکان کە دوو کاری سەرەکی پەرلەمانن چونکە دامەزراوەیەکە کاری تەنیا چاودێریکردن و دەرکردنی یاساکانە بەداخەوە لەبەر زۆرینە و کەمینەی ناو پەرلەمان ئێمە زۆربەی ئەو یاسا و پرۆژانەی کە دەرکراون بە نەخێری ئێمە بۆ بە بەڵەی ئەوان بووە بەڵام بە زۆرینە نەمانتوانیوە ئێمە بەری پێ بگرین و ئێمە چەند جاریش دۆخی ناو پەرلەمانیشمان بینی کە بەداخەوە زۆر شتێ ئەپەڕی بە زۆرینە کە نە بەدڵی ئێمە بۆ وەکو حەزب و نە بەدڵی هاوڵاتیانیش بووە ئەو زۆرینەیە پێم وابێ نەمال لە پەرلەمانە ئەبێ نەمێنێ ئەو جارە ئەبێت نەمێنێ ڕێڕەوەکەیەوە ڕاستیکەنەوە زۆر باشە خەت شاناس پێم وابێت بازنەی بەڕێستان بازنەی سلێمانی نەبوو لە چه بازنەیەکی دەمەوێت بزانم سەر بە چ مەڵبەندێک لە چ مەڵبەندێکەوە کارەکان دەکەیت خۆ من ئەزانم مەڵبەندی سۆرانە بەڵام ئەمەوێت دەنگدەرانیش باشتر بزانن بۆی هەندێک پرسیارە ڕاستەکەم سەبارەت بەو ناوچانە بزانم من بە شانازیەوە کاندیدم لە بازنەی هەولێر لە شاری قەڵاو منارە و زیاتریش لەبەرەوەی من خۆم خەڵکی هیران و نازەنینم منتیقەی شەقلاوە و خۆشناوەتی و دەڤەری سۆران بە شێوەیەکی گشتی ئەمە زێدی منە منتیقی هەنارە خۆشەکە ئەمە زێدی منە یعنی زیاتر فۆکسم خستیتە سەر بەڵام بە شێوەیەکی گشتی هەولێر خەمی منە هەولێر شاری منە هەولێر زێدی منە ئێمە هەموو هەوڵێکمان ئەوێ ئەو جارە لە هەولێر گۆڕانکاری بکەین زۆر قسە ئەکرێت ینی هەولێر وا خزمەت کراوە هەولێر وا خەڵکەکەی مرتاحە هەولێر وا جیاوازترە ینی ئێمە یەکێتی پێم وا بێت خزمەتێکی زۆری کردووە من وەکو ڕاگەیانکارێک ئەمە ینی فیدباکی خەڵکە و قسەباسی خەڵکە ئێمە بەرمانەکەوێتەوە دەڵێن یەکێتی خزمەتێکی زۆری بەسەر جەم پێکاتەکان کردووە بەڵام دەستی بەسراوە ناتوانێت خزمەت لە هەولێرکە ئاخۆ برا هەولێریەکان ئەو خزمەت گوزاریە باشانیان لەبەردەستایە کە ئێوە پێویست نەکە ئێوە بچنە پەرلەمان بۆیان ئەمەی ئێستا کە لە هەولێر ئەگوزارێ من ئەتوانم پێت بڵێم ئەمە نییە کاکە بڵێ ئەم دەستەڵاتێکی ئێستا هەیە هەموو شتێکی هەموو خزمەت گوزاریەکی بە یەکسانانە بەدات پەروەرانە پێشکەشی خەڵک کردووە ئێمە لە هەولێرین ئێمە لە سۆرانین ئێمە کەم و کورتیەکانە بینین ئێمە جیاوازیەکانە بینین ئێمە ئەزانین لە هەولێر لە ساڵی 2024 جارێکی تکە طبقات دروست بووە هەژار نشینەکان هەن دەوڵەمەندەکان هەن خەڵک هەر نابێ باڵەخانە بەرزەکان و سیتیەکان ببینی بڵێ بچۆ سەیرێکی سێتاقان و باداوان و بچۆ ئەو گەڕەکانە بکە تا ئێستاش لە ناو بێ خزمەتی گەڕەکی بێ کۆنکریت تا ئێستاش ئاوەڕۆیان نییە تا ئێستاش بێ ئاون تا ئێستاش کارەبا وەکو پێویست نییە ئەنی ئەوەی کە لە هەولێر ئەگوزەرە دووشتی زۆر جیاوازە طبقەك زۆر بەرز بوویتەوە طبقەك زۆر لە هەژاریدا ئەخات و شانازیانی ئەڵێن دەوترێت کە دەنگدەرانی لایەنێکی سیاسی تر ئەم جارە دەیانەوێت تۆڵە بکەنەوە لە بەرامبەر ئەو هەموو بێ خزمەتیە ئەیانەوێت دەنگبەن بە یەکێتی تاقیکەنەوە بزانن ئاخۆ یەکێتی کە دەسەڵاتی گرتەوە دەست توانی خزمەت گوزاریەکان بگەێنێت سەرجەم ناوچەکان بە بێ جیاوازی دەیانەوێت تۆڵە بکەنەوە دەیانەوێت یەکێتی هەڵ ئێمە ڕابردوومان شایەدە ئەو کاتانەی کە بۆ ماوەیەکی کەم
کە دەستەڵاتی جێبەجێکار واتە سەرۆکی حکوومەت لای یەکێتی بووە چ خزمەت گوزاریەکی پێشکەش خەڵک کردیە ینی بۆ ئێمە ڕەنگە خۆش نەبێ هەموو جارێکی تربێنەوە سەر ئەوە بڵێن لەو کاتێکی یەکێتی سولفەی عقاری هەبوو وا هەبووە بچکە ئەمانە هەمووی هەبوو ئێستانە ماوە ئەو شتانە هەمووی هەبوو ئێمە داوا لە خەڵکی خۆمانەکەین جارێکی تریش من لێرە ئەڵێمەوە ئەم هەلە بدەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و 4 ساڵی تر ئێمە جارێکی تر تاقی بکەنەوە بزانن ئێمە چ گۆڕانکاریەکەین لە هەولێر سەباسەکان زۆر خێرا ڕۆی لەگەڵ خات و شاناز ئەمە بە کورتی باسێکی خزمەتی بواری ڕۆشنبیری و ئەو هەموو ماشەڵا کتێبە زۆری کە بەڕێستان دەرتان کردەوە ئاماژەیەکیش بە ئاخیر کتێبی خۆت پێم وە بە کتێبێکی زۆر بە نرخ و بە پێزە دیارە من بە شانازیەوە توانیوێتم ئەگەر بەشێکی بچووکیش بێ خزمەتێک بە بواری ڕۆشنبیری بکەم لە ڕێگەی نووسین و لە ڕێگەی وەرجێڕانەوە من زۆر کارم کردیە لەسەر مەسەلەی هۆشیاربوونەوەی ژن و هەروەها خێزانیش بە شێوەیەکی گشتی بۆیە من بەڕاستی زۆر ئامانجمە ئەگەر متمانەی هاوڵاتیانم بەدەستێنە ئەگەر توانیم بچمە ناو پەرلەمانیەکێک لە کارە سەرەکیەکانم پەرەدانە بە بواری ڕۆشنبیری و هەروەها پەرەدانە بە مەسلەی خێزان و هۆشیاربوونەوەی تاک من تا ئێستا 25 کتێبم هەیە دوایین کتێبم بە شانازیەوە یەکێک بوو لە کتێبە هەر بە نرخەکانی سەرۆک مامجەلال و هەڵدانەوەی چەند لاپەڕەیەکی مێژوویی کە چاوپێکەوتنێکیتی لەگەڵ ڕۆژنامە نووسی بەناوبانگ غەسان شەربە ساڵی 98 کردێتی مامجەلال لەوێ زۆر بە جوانی باسی 4 قۆناغی زۆر گرینگەکە هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان هەر لە کودەتا سەربازیەکانی لە عێراق کرا و شەڕی ناوخۆ و هاتنەوەی جارێکی تری پارتی دیموکراتی کوردستان بە چ شێوازێک و هەروەها شەڕی ناوخۆ و هەتا تا هەدێتەوە سەر دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان. خاتو شاناز دواپەیامی خۆت داواکاری و چیە لە دەنگدەرانت ئەتوانیت جارێک کە ژمارەی کاندیدەکەی خۆت بڵیتەوە دواپەیامی خۆشی داوا لە دەنگدەرانت بکەیت بە شێوازێکی کورد. زۆر سپاس من هیوادارم خەڵکی بە شەرەفی شاری هەولێر کە من کاندیدم لە سەربازنەی هەولێر جارێکی تر متمانە بە حزبی شەهیدان بکەنەوە جارێکی تر متمانە بەو حزب بکەنەوە کە لە ڕابرد و سەلماندوێتی لەگەڵ خەڵک و میلەتی خۆیدایە دەنگ بدەم بە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر لە سۆران لە کۆیا لە تەقتەق و ئەو بربژێرانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی زۆریان ببنەجێگەی متمانەی خەڵک جارێکی تر و لە ناویشیاندا خۆم کە ژمارەکەم 63 هیوادارم بتوانم متمانەی بازنەی هەولێر و خەڵکی هەولێر بەدەست بێت. هیوای سەرکەوتن و کاری زۆر باش. زۆر سپاس. بینەرانی عزیزی کورسان نیوز سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تاوەکو دیمانە و قسەکردنی زیاتر لەگەڵ کاندیدێکی بەڕێزی تر خواتان لەگەڵ بێت.